پاش زیاتر لە 20 ڕۆژ لەگیان لەدەستدانی ساند ئەحمەدی تەمەن 17 ساڵ لەلایەن دادگای سلێمانیەوە بێەوەی و پۆلیسانی لەسەر کەیسەکە دەستگیر کراون ئازاد بکرێن کەیسەکە داخرا. بعمري تحقيقيم كزمانك زور خريكي تحقيق بوم ومحقق عدلي بوم وزمانك نزيك 20 ساڵیشە محاماتەکەم کاری پارێزەراتیەکەم بۆ یەکەم جارە ببینیم کەیسێکی تاوانێکی لەو جۆرە تاوانێکی وا گەورە بەو سەریعیەدا بخرێت لە کاتێکە ئێمە لە سەرەتای لێکۆڵینەوەکانە بووین و من بۆ دووهەم جار سەردانی بەڕێز دادوەری دادگای حوتم کردبوو و ئەو دادگایە تایبەتمەند نەبوو بە بینینی ئەو کەیسەوە. هەردوای ڕووداوەکە کە سوکاری مێنمەنداڵەکە گومانیان لە شێوازی گیانلەدەستدانی کوڕەکەیانە بوو و پۆلیسەکانی بنکەی پۆلیسی سەرچناریان تۆمەتبار کرد بە ئاشکەنجەدان و کوشتنی کوڕەکەیان. لەسەر ئەو بنەمایش پاش 2 هەفتە لە بە خاکسپاردنی جارێکی تر تەرمەکەیان لە خاک دەرێنایەوە. ئێستا پارێزەری دۆسیەکە دەڵێت لە راپۆرتی پزیشکی یەکەمدا دەڵێن سەهەند لە ئەنجامی زەبری توندەوە گیانی لەدەستداوە، بەڵام لە راپۆرتی دووەمدا شتێکی تر دەڵێن و گۆڕیوانە. لێدانی سەری ئەم کوڕە بووە تەمای کوشتنی و تەقریرەکەش ئاماژەکات لە کۆتا خاڵی تەقریرەکەیە تەقریری تۆپعادلەکە ئەڵێ ئەم کوڕە کاتێکە مردووە هەموو ماسوولکەکانی بەڕقی وەساون ئەمەش دەلالەتە لەسەر ئەوە هێزێک و فشارێکی زۆری بەکارهێناوە پێشەوە وەفات بکات لەبەرەوە نەبوو جەنابی دادوەر ئەو کەیسە دابخات و هەرچەندێ دایخستۆ ئێمە تەمیز یەکەینەوە و هێشتا لیژنەکەی وەزارەتی ناوخۆ بەردەوامە لە تحقیقەکانی و کۆکردنەوەی بەڵگەکانی و بۆ دڵنیایی جەماوەر و بۆ دڵنیایی بەڕێستان ئەوەتان دڵنیاکەینەوە کە زۆربەی ڤیدیۆ سڕاوەکان هێراونەتەوە و دلیلی کامل هەیە لە بەڵگەی کەسی لە ڤیدیۆکان لە بەڵگەکانی تر کە ئەم کەسە لە ژێر فشار و زەخت و لێدانا وەفاتی کردووە. سیانزەی مانگی ڕابردوو دوای ڕووداوەکە وتەبێژی پۆلیسی سلێمانی ڕایگەیاند ساهەند تۆمەتبار بووە بە تەقەکردن لە هاوڵاتیەک و دوای دەستگیرکردنی لە بنکەیەکی پۆلیس هەڵاتووە و لە کاتی هەوڵدان بۆ دەستگیرکردنەوەی پێی خلیسکا و ئازار بەجەستەی گەیشتووە. دواتیش ئەنجامەکەی بۆ ڕای گشتی بڵاوکەینەوە. پۆلیس باسی لەوەش کرد لەسەر ئەو کەسە لیژنە پێگەێنراوە و چەند پۆلیسێکیش دەست بەسەرن و هەر کەسێکی ژوەکار بێت لە مەرگی ساهەند ڕێکاری یاسایی لەگەڵ دەگرنە بەر. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.